ئەمەوێ قسەی زیاتر لەسەرم بابەتەکە بکەم لەگەڵ ئەندازیار ڕێباز محەممەد بەڕێوەبەری بەشی باخچەکان لە بەڕێوەبەری گشتی شارەوانی ڕاپەڕین لەگەڵمانە بێت. ئەم کاتت باش بەڕێز ڕێباز. وشکبوونی هەزاران دار لە ڕاپەڕین چ کاریگەریەکی لەسەر ژینگەی ناوچەکە ئەبێت؟ چەند دار لە سنووری ڕاپەڕین وشک بوونە تاوەکە ئێستا؟ بەڵێ سپاس بۆ کوردستان 24 بۆ دەرفەتە. دیارە موشکە ساڵی و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین و دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و نەبوونی شێر لە خاکدا و لە هەوادا کاریگەرێکی زۆری لەسەر نەمام و سەوزاییەکانی هەموو کوردستان و ناوچەکە بەگشتی کردووە. دەبەری ڕاپەڕینیش بەدەر نەبووە لەو کاریگەریە و لەو زەرەرەی کە بەرمان کەوتووە. ئێمە بە گشتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نزیکەی 5,000 نەمان بەسەرەوە وشک بووە کە خۆشبەختانە بەشێکی زۆر لەوانە لە ژێرەوە سەری هەڵداوەتەوە، بەڵام بەداخەوە ئەو سەر هەڵدانەوە ئەو لق دەرکردنەوەی ژێرەوە زۆرینەیان ناتوانین سوودی لێ ببینێتەوە، ناسارین کە دووبارە چاندنەوەیان بۆ بکرێتەوە. بەڵێ کاتە ئەو دارانێک کە وشک بوونە چ جۆرە دارێکن؟ ئایا لە بری ئەوانە دارێکی دیکە ئەگەر هاتووە مشکە ساڵێ بەردەوام بوو ئەڵتەرناتیڤ چیە؟ جێگرەوەی ئەو دارانە چین؟ دەست لەو دارانە هەڵەگرن جۆرێکی دیکە دارەهێنن؟ بەڵێ دارەکان جۆرا و جۆرن ئەوانەی کە وشک بوون، زۆرینەیان داری ناروەند و ڕۆبینیا و داری سەبەحبەحە کە لە زیاتر لەو شوێنانە وشک بوون کە لەسەر شەقامە گشتیەکان و کە لەو شوێنانن کە ڕادەی شێتیاندا کەمترە و لە ئەم ساڵدا لە زۆر شوێندا نزیک بووە لە سفر. ئەگەر ئێستا مەپلانێکمان هەیە داتایەکمان وەرگرتووە بۆ هەموو ئەو نەمامانەی کە وشک بوون هەموو شوێنەکان ئەڵتەرناتیڤێکمان بۆ داناوە. ئەگەر هۆکارەکە جۆری نەمامەکە بێ ئێمە جۆرێکی تر دەسێنینەوە، ئەگەریش هۆکارەکە وشکی بێ وشکبوونی کەش و هەوایان وشکبوونی خاکی شوێنەکە بێت ئەوە دیاردەیەکی سروشتیە بە ئێمە چارەسەر ناکرێ. ئێمە لە هەوڵدان کە جۆری ئاودانەکان بگۆڕین لەو شوێنانەی کە هۆکارەکە شێوازی ئاودانەکە بێ شێوازی ئاودانەکە دەگۆڕین. لە پلانماندا هەیە دیار نییە بەڕێز ڕێباز کە هۆکارە سەرەکیەکە چیە جگە لە وشکە ساڵی جۆری ئاودانەکەشی هۆکارە سەرەکیەکە چی؟ بەڵێ ئێمە بەڵێ لیژنەیەکمان پێکێناوە لە بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی ڕاپەڕین لیژنەیەکمان پێکێناوە بۆ بەدواداچوون بۆ ئەو دیاردەیە ئەو وشکبوونی دارانە. دیارە چەند هۆکارێکمان بۆ دەرکەوتووە، گرنگترینیان وشکی خاکە. دیارە ئێستا ئەگەر لە هاوینانیش لە کاتی گەرمایەکی زۆری هاوینیشدا ساڵانە ئەگەر خاک هەڵقەندرابێ بۆ هەر هۆکارێک خاک هەڵقەندرابێ لە قوڵی مەترونیوێک یان مەترێک شێک لە ناو خاکەکەدا وجودی دەبوو لە کاتی گەرماشدا. بەڵام ئەم ساڵ بەداخەوە لە قوڵی 2 مەتریش هیچ جۆرە شەیەک بەدی نەکراوە، هەمووی تەپ و تۆز بۆ هیچ جۆرە ئاوێک هیچ شەیەک لە خاکەکەدا نەبوو. کەمەش کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر وشکبوونی نەمامەکان. ئەمە هۆکارێکی تر وشکبوونی کەشە، وشکبوونی هەوایە. هیچ ڕادەیەکی هیچ شەیەک لە هەوادا نەبوو ئەم ساڵ بەهۆی گەرمایەکی زۆر و هاتنی گڕەیەکی گەرما. هۆکاری سێم دروستبوونی نەخۆشیەکە، پەیدابوونی جۆرە جاڵجاڵۆکەیەک لە سەر دارەکان کە ئەمەش زیاتر لە وەرزە وشکەکاندا پەیدا دەبێت. ئەم جاڵجاڵۆکەیە شیلەی قەدی دارەکان و گەڵاکانی دەمژێت و لە ماوەیەکی زۆر کورتدا دارەکە وشک دەکات. هۆکارێکی تر شێوازی ئاودانەکان بوو. دیارە ئاودان بۆ هەموو دارەکان و هەموو سەوزایەکانی ناوچەکە کراوە، بەڵام لە زۆر شوێندا لە شێوازی ئاودانەکە لەوانەیە گونجاو نەبوو بێت لەگەڵ ئەو کەشەی کە لە ساڵی پاردا دروست بوو. و هۆکارێکی تریش جۆری نەمامەکانانی لەوانەیە چەند ساڵێکت نەمامێک چاندراوە گەورە بووە تووشی کەشێکی لەو جۆرە وشکە نەبوو، بۆیە تا ئێستا تووشی ئەو فەوتانە نەبەوە کە ئەم ساڵ تووشی ئەم وشکە ساڵیە بوو کە ئەو ڕادەی شێ و شتەکەم بووە بەرگەی نەگرتو و وشک بۆ مردووە نەمامەکە. باشە بەڕێز ڕێباز، ئەمە یەکەم جارە بە ئەزمموی واتێ ئەپەڕن بووە لە ساڵانی پێشتر ئەم حاڵەتە بێتە پێشەوە و چارەسەر بکرێت، یاخود ئەمە یەکەم جارە و بۆ یەکەم جاریش ئەزممونەکە تا ڕادەیە قورس بێت بۆتان کە چارەسەری بکەن؟ ئەوەندەی بەبیری ئێمە دابێت وشکی لەو جۆرە لەوانەیە بێبارانی لەوەش کەمتر هەبوو بێت، بەڵام
وشکی خاک بەم جۆرە نەمبیستووە لە مێژوودا لە مێژوو ناوچەکەدا شتە ڕوویدا بێت ئێمە نەمان بیست و وەک بۆم باس کردی لە زۆر شوێندا کە بۆ پرۆژەی ئاوەڕۆ یان لە یەکێک لە گۆڕ هەڵکەنەکان پرسیاری ئەومان کرد کە کاتی هەڵکەندنی گۆڕێک یان خاکێک بۆ ئاوەڕۆیەک دەڵێ لە هەمویان بەپێی ئەزمموی ئەوان بێت دەڵێ لە قوڵی مەترێک مەترونیوێک ڕادەیەکی شێ هەبووە توربەکە ئەو خاکەکە شەیەکی هەبوو بەڵام ئەم ساڵ بەداخەوە لە قوڵی زۆر لەوە زیاتریش هیچ شێک لە خاکدا نەماوە ئەوش کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر ڕەگی دارەکان و بۆتە هۆی مردنیان. باشە گرتنەوەی ئاو لەلایەن ئێرانەوە بەهۆی ئەو زەیی کە هەیە تا چەند ئەوە کاریگەریە خاتە سەرۆی کە ڕێژەی شێشی لە خاک کەم کردوتەوە یان هەنێجار لە پڕبەری ئەدەنەوە ئەبێتە هۆی زیان ئەمە تا چەند ئەو ناوهەسەنگیە دروست دەکات. ئەمە باخچەکانمان ئەوەی پەیوەندی بە شارەوانەکانەوە هیچ سەرچاوی ئاوەکانمان پەیوەندی بە زەی بچووکەوە نییە تەنها لە سەرچاوی ئاوی ژێرزەوی بووە دیارە ئەو بەردانەوەی ئاو و گرتنەوەی ئاوت کاریگەریش لەسەر ئاوی ژێرزەویش دەبێت و ئەگەرێکی زۆریشەوە کاریگەری لەسەر شەی خاکیش دەبێت. ئێمە سپاس دەکەین زانیارێکی ئۆتۆم لەسەر و بابەتە نییە بۆ هیوای کە ئەو کێشەیە چارەسەر ببێت ژینگەی سەوزایی لە دەڤەری ڕاپەڕین بگەڕێتەوە پێشتر و باشتریش. سپاسی جەناب دەکەین ڕێزدار ئەندازیار ڕێباز محەممەد بەڕێوەری بەشی باخچەکان لە بەڕێوەتی گشتی شارەوانیکانی ڕاپەڕین لەگەڵ ماوەی سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش.